لەگەڵ هاتنی ساڵی 2023 قسە و باشەکانیش سەبارەت بە 100 ساڵەی دامەزرانی کۆماری تورکیا گرم و گوڕ بووە، بە تایبەتیش کاتێک باس دێتە سەر هەڵبژاردنە گشتیەکەی ئەم ساڵ کە بڕیارە لە مانگی 6 داهاتوودا بکرێت. کۆماری تورکیا وەک زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن لەوەتای پارتی داد و گەشەپێدان بۆتە فەرمانڕەوای ئەو وڵاتە وەک زلهێزێک خۆی دەنوێنێ بەسەر جیهانی سونە ئاینزاکانی ئاینی ئیسلامدا. ئەگەریش بگەڕێنەوە بۆ ڕووداوەکان لە پەیوەندی بەم دۆسیەوە، ئەوە هەڵکشان و داکشانەکانی پەیوەندیەکانی ئەنکەرە و قاهرە وەک بەڵگەیەکی حاشا هەڵنەگر ڕاستیەکانی ئەو خواستەی تورکیا دەسەلمێنێت. لەسەر ئاستی جیهانیش تورکیا لە ئێستادا بۆتە گرێ و گرفتێکی ئاڵۆز بۆ هاوپەیمانەکانی لە ناتۆ و لە جیهانی ڕۆژاواشدا، بەهۆی ئەو هەموو جموجۆڵانەی دەیانکا لەگەڵ نەیارانی ڕۆژاوادا و بە تایبەتیش لەگەڵ ڤلادیمیر پوتین نەیارە سەرسەختەکەی بەها باڵاکان و هەروەها وڵاتانی ڕۆژاوایش. تورکیا چەکی قورس و پێشکەوتو لە ڕووسیا دەکرێت و برێوێکی زۆریشی داوە بە پەیوەندیەکانی لەگەڵ ئەو وڵاتەدا. ئاستی ئەو پەیوەندیانەی نێوان ئانکەرە و مۆسکۆ گەیشتونەتە ئەو ڕادەیەی حکوومەتی رووسیا ناوبژی نێوان ئەنکەرە و دیمەشق بکات و پێش دەچێت بەرەو ڕێکەوتنیان ببات. پێشتر سەرۆکی تورکیا هەر بەوەندەوە نەوەستا تەنها پەیمان بداتە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆنی سووریایی، بەڵکو تانوپۆی کارنامەی خۆیشی جێگیر کرد لە ناویاندا. تورکیا بۆ هاوبەشێکی سەرەکی رووسیا و ئێران لە کۆبوونەوەکانی ئەستانەدا بۆ چارەسەرکردنی سیاسیانەی قەیرانی سووریا. لە مەشیاندا ئەنکەرە هەڵوێستێکی پێچەوانەی خواستی کۆمەڵگەی نێونەتەوەیی و هاوپەیمانە ڕۆژاواییەکانی گرتەبەر. ئەم ساڵی هەڵبژاردنە لە تورکیادا هاوکاتی ژمارەیە ناکۆچی قوڵی نێوان لایەنە سیاسیەکان و هاوکاتیشە لەگەڵ وەک دەگوترێ زەمینە خۆشکردن تا ئاکەپە جارێکی تر هەڵبژاردن بباتەوە و بۆ چەندەمین جاریش لەوەتای گۆڕانکاری کراوە لە دەستوری وڵاتەکەدا ڕەجەب تەیب ئەردۆغان ببێتەوە سەرۆکی تورکیا. بەشێک لەو زەمینە خۆشکردنە بریتیە لە هەوڵدان بۆ قەدەغەکردنی پارتی دیموکراتی گەلان و زیندانی کردنی نەیارانی ئەردۆغان. ئەم هەڵبژاردنەش لە کاتێکدایە ڕەوشی ئابووری تورکیا هەروە دێ و بەرەو خراپتر دەڕوات و نرخی لیرەی تورکیاش هەروە دێ و دادەبەزێ لە بازاردا. جابا لێرەدا بپرسین ساڵی 2023 چ مانایەکی بۆ تورکیا دەبێت؟ ئایا لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا دەتوانن ڕێک بکەون بۆ کۆتایی هێنان بە فەرمانڕەوایەتی پارتی داد و گەشەپێدان و هەروەهاش فەرمانڕەوایەتی ئەردۆغان؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. کۆماری تورکیا بێجگە لە کێشە و ئاڵۆزیە ناوخۆییەکانی ژمارەیە گرفتی گەورەیشی هەیە لەگەڵ وڵاتانی تردا. یۆنان بنمونە ئەم گرفتانەش بوونەتە مای نیگەرانیەکی گەورەی وڵاتانی ڕۆژاوا و بە تایبەتیش ئەمریکا و یەکێتی ئەوروپا. واشنتن ئاگاهی دەدات. We regret this escalation of provocative statements. It is especially regrettable. بەرزبوونەوەی ئاستی ئەو لێدوانە وروژێنەرانە جێی گەرانیمان و جێ مەخابوونیشە بە تایبەتی کاتێک هاوکاری و یەکگرتووی لە هەموو شتێک زیاتر پێویستن لە ناو هاوپەیمانەکانی ناتۆدا. داوا لە هەموو هاوپەیمانەکانمان دەکەین خۆیان دوور خەنەوە لە گوتاری هەڕەشە ئامێز و وروژێنەر. ئەو جۆرە وتارانە پشێوەکان زیاترەکەن و سەرنجەکان لەسەر ئامانجی هاوبەشمان لا ئەبن. تورکیا دەخوازەیە هێرشێکی تری بەرفراوان کاتە سەر کورد لە باکووری سووریا بە بیانووی پاراستنی سنوورەکانی و جێگیرکردنی ئاساییش لەو ناوچانەدا، بەڵام تا ئێستا ئەمریکا ئەو چراسەوزەی بۆ ئەنکەرە هەڵ نەکردووە. ئۆستن وەزیری بەرگری هەڵوێستی توندی وەزارەتی دژ بە شیانی هەر هێرشێک بۆ سەر باکووری سووریا ڕاگەاندووە. جارێکی دیکەش دەیڵێمەوە سەنگیەکە ڕێگەگرتن و دڵنیابوونەوە لەوەی ئەرچی شکستپێنانی داعش بەبێ هیچ تەگەرەیەک بەردەوام بێت و هەروەهاش ڕێگە لە شیانی ناسەقامگیری لە ناوچەکەدا بگرێت. هێشتاش تۆڕە تێرۆکاریەکەی دەوڵەتی ئیسلامی مەترسیەکی گەورەی ئاسایشیە نەکرد لە سووریادا، بەڵکو لە وڵاتێکی وەک عێراقیشدا.
هاوپەیمانانی دژە تێرۆر دەڵێن ئەگەر تورکیا ئەو هێرشە بکە ئەوە ئەگەری هەیە هەموو دەستکەوتەکانی پێشتر لە شەڕی دژی داعشدا بەدەست هاتوون لەدەست بدرێن. جاڵسەنجەکە لە لای ئەمریکاوە لەسەرەوەیە کە ڕێکخراوێکی وەک داعش نەتوانێت خۆڕێک بخاتەوە. ئێمە بەرەو پێشچوونی زۆرمان بەدەستێناوە لەو کاتەوەی داعش هاتوۆتە ئاراوە واتە لە ساڵی 2014ەوە جان نامانەوێت ئەو بەرەو پێشچوونانە بە فیڕۆ بچن. لە وەتای ساڵی 2011ەوە کە شەڕی ناوخۆیی سووریا دەستی پێ کردووە و لەو کاتەشەوە کورد لە سووریادا بەڕێوەبەرایەتی خۆسەری دامەزراندووە بەپێی زۆرێک لەسەر چاوەکانی هەواڵ و ڕای شیکەرەوە هیچ مەترسێکی ئەوتۆی ئاسایشی لەو ناوچانەوە بۆ سەر تورکیا ڕووی نەداوە. Turkey's valid security concerns when it comes to protecting بێگومان بە نیگەرانیە ڕەوا ئاسایشەکانی تورکیا دەزانین کاتێک باز دێتە سەر پاراستنی هاوڵاتیانی خۆی لە ناو سنوورەکانیدا. ئێمە بەردەوام دەبین لە پەیوەندیەکانمان بە تورکیاوە و هەروەهاش بەردەوام دەبین لە پەیوەندی و کارکردنیش لەگەڵ هێزەکانی سووریای دموکراتدا. بەڵام سەنجەکە لەسەر ڕێگەگرتنە لە هەبوونی ڕەوشێکی ناسەقامگیر کە دەبێتە هۆی خۆڕێکخستنەوەی داعش کەسیش ناوێت ئەوەی ساڵی 2014 ببینێتەوە و تێرۆریستان دەست بگرنەوە بەسەر ڕووبەرێکی بەرفرەوانی خاکدا و بە هەزاران کەسیش بکوژرێت. تورکیا بە درۆن و فڕۆکەی جەنگی و تۆپخانەکانیشیەوە بەردەوام هێرشی کردووەتە سەر ئەو ناوچانەی باکووری سووریا بەبێ گوێدانە ئەوەی هێزە سەربازیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا لەو ناوچانە هەن. U.S. personnel are safe and we hope they continue to remain in that. سەربازانی ئەمریکا پارێزراو بوون و هیواداریشن هەمیشە پارێزراو بن. ئەمەش ئاماژەیە بەوەی بۆچی زۆر گرنگە هەرچی شکستپێهێنانی داعش بەردەوام بێت و بتوانین پێکەوە کار بکەین و لە پەیوەندیدا بین بۆ دڵنیابوون لە سەقامگیری هەمیشەی لە ناوچەکەدا و ئەو ئەرکە گرنگەش ڕێگر بێت لە سەرهەڵدانەوەی ڕێکخراو مەترسیەکانی وەک داعش. تورکیا لە کاتێکدا ئەندامی هاوپەیمانێتی ناتۆیە و دەشەوێت ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا بەڵام ئەمانە نەبوونەتە ڕێگر لە بەردەمیدا تا ڕوو لە رووسیای ڤلادیمیر پوتین بنێ بۆ بەجێگەیانی ئامانجەکانی. لە ماوەیەی ڕابردوودا وەزیری بەرگری تورکیا سەردانی رووسیای کرد و لەوێش لەگەڵ هاوشانە رووسیایی و سووریاییەکەیدا کۆبووە. یەکێک لە بابەتە گرنگەکانی لە کۆبوونەوەکەدا لەگەڵ رووسیادا باس کران شەڕی دژی تیرۆریزم بوو. جەختمان کردەوە لەوەی ڕێز دەگرین لە سەروەری و مافەکانی هەموو دراوسەکانمان بە تایبەتیش لە سووریا و عێراقدا و ئامانجی سەرەکیشمان شەڕی دژی تیرۆریزمە و هیچ مەبەستێکی ترمان نییە. ئەومان خستۆتە ڕوو ئامانجی ئێمە لە ناوبردنی ئەندامانی ڕێکخراو تیرۆریستەکانی وەک پەکەکە و پەیەگە و داعشە کە مەترسیم بۆ سەر سووریاش. وتوبان ئێمە هەوڵ دەدەین بۆ دڵنیابوون لە پاراستی وڵات و نەتەوە و سوورەکانیشمان. دەشێت یەکێک لە وەرچەرخانە گەورەکانی سیاسەتی دەرەوەیی وڵاتی تورکیا لە ساڵی 2022دا بریتی بوو بێلەوەی سەرۆکی تورکیا خواستی خۆی نیشاندا بۆ کۆبوونەوە لەگەڵ بەشار ئەسەد سەرۆکی سووریادا. لە ڕووی ئابووریشەوە پێدەچێت ڕەجەب تەیب ئەردۆغان هەموو هەوڵێکی خۆی بدا تا جارێکی تر ئابووری تورکیا ببوژێنێتەوە، بەڵام وەکشیکەرەوە دەڵێن کات بەبەریەوە نەماوە. دکتۆر هاوارد ئایزنستاد پسپۆڕی کاروباری سیاسی و مێژووی تورکیا میوانی بەرنامەی ئەم هەفتەیەی چاوی واشنتۆنە. دکتۆر هاوارد یەکێکە لە پسپۆڕەکانی زانکۆی سانت لاورانس پێشتریش وەک شارەزایی کاروباری تورکیا لە ئەمنستی ئینتەرناشنال بووە، ئەڵبەت بێلەوەی یەکێکیش بووە لە توێژەرە سەرەکیەکانی نێوەندی پرۆژە بۆ دیموکراتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر هاوارد لە نێوەندی خزمەتگوزاریە بیانیەکانی سەر بە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و هەروەها بۆ لەشکری ئەمریکا و بۆ نێوەندی خزمەتگوزاریە بیانیەکانی کەنەداش بابەتگەلێکی گرنگی پێشکەش کردووە و چەندان جاریش لە بەردەم کۆمیتەکانی کۆنگرێس و پەرلەمانی کەنەداشدا ئامادە بووە. دکتۆر هاوارد ساڵی نوێت پیرۆزە و دەست بەجێ دەشمە پرسیاری یەکەمیشم. تورکیا دەستبەرداری هاوپەیمانە ڕۆژاواییەکانی دەبێ لەبەر رووسیایی ڤلادیمیر پوتین؟ The relationship is a complex one
بەڕای من دۆسەی پەیوەندیەکان دۆسەیەکی ئاڵۆزە و تورکیا ژوها خۆی دەبینێت کە دەتوانێت ببێتە بەشێک لە هەردوو لاو بەردەوام بێت لە سوودوەرگرتن لە هاوپەیمانەتی ناتۆ لە کاتێکدا بەرنامە و پلانیشی هەن بۆ نزیکبوونەوە لە رووسیا و لە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا. بێگومان ئەگەر بڕوانینە دۆسەی هاریکاری ئابوووریەکانی نێوان رووسیا و تورکیا ئەوە دەبینین چۆتە ئاسێکی زۆر بەرزەوە هاوکاتی ئەم قەیرانی نێوان رووسیا و ئۆکرانیا. یەکی لە پرسەکانەوەیە ینی زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن دەڵێن تورکیا سەرێشەیەکی زۆر گەورەی بۆ ناتۆ دروست کردووە. تورکیا پێچەوانەی خواستەکانی هاوپەیمانە ڕۆژاواییەکانی کار دەکات، بەڵام پرسیارەکە لەوەدایە ڕۆژاوا بۆچی ئەمە لە تورکیا قوبوڵ دەکات؟ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر جوانن. لە ڕاستیدا دابەشبوونێکەیە لە ناو حکومەتەکانی وڵاتانی ڕۆژئاوادا سەبارەت بۆی چ جۆرە سەودایەک لەگەڵ تورکیادا بکرێت لە ئاوەها ڕەوشێکدا. لە ڕاستیدا لەو بڕوایەدام هەر دابڕانێکی ئاشکار ڕووبدا لە پەیوەندیەکانی نێوان تورکیا وڵاتانی ڕۆژئاوادا ئەوە باجێکی گەورەی لەسەر دەدرێت. بە تایبەتیش ئەوانەی دەڵێن هیچ میکانیزمێک نییە بۆ دەرکردنی تورکیا لە ناتۆدا و دەشپرسن ئەگەر تورکیا لە هاوپەیمانەتی ناتۆدا نەمێنێت و بەشداریکی تەواوەتی نەبێت لە ناتۆدا ئەوە چی ڕوودەدات لەو دامەزراوەیەدا. پێم وایە تورکیا هەندێک بەهای ڕاگرتووە وێڕای ڕەفتارە پڕ لە ژرم و کێشەکانی وەک فرۆشتنی درۆنی بەیرەقدار بە ئۆکراین و ئەو ڕۆڵەی کە هەی بۆ لە ڕێکەوتنی هەناردەکردنی گەنم و دانەوێڵە لە ئۆکراین و رووسیاوە بێگومان ناکرێت لەمەدا ڕۆڵی نەتەوەیەگرتوەکانیش نادی دەبیگیرێت. بەڵام ئەمانە وەها ناکات ڕوانینی ڕۆژئاوا بگۆڕدێت لەوەی تورکیا بە هاوپەیمانێکی پڕ لە کێشە ناودێر بکرێت. هەرچەندە وەک گوتم ناو بەناو بەپێی پرەنسیپەکانی ڕۆژئاوا کار دەکات. ئیتر ئەوە ڕاستیەکە هەر دابڕانێک دروست بێت ئەوە باجێکی گەورەی لەسەر دەدرێت. دکتۆر هاوارد حەزەکەم لێرەیە ڕای تۆ بزانم. تورکیا هاوپەیمانی ڕۆژاوایە یاخود هاوپەیمانی ڤلادیمیر پوتینە؟ جا تورکیا هاوپەیمانێکی پێشووی ڕۆژئاوایە وەک ئەندامێکی ناتۆ. ئەو پەیوەندیە دامەزراوەیە ئەو پەیوەندیە دیبلۆماتیە کە گرفتی تێکەوتووە بەهۆی ئەوەیە تورکیا بۆتە هاوپەیمانێکی کێشە دروستکرد. پێم وایە تورکیا هەوڵی دروستکردنی جۆرێک لە هاوسەنگی دەدات لە نێوان بەرژەوەندەکانی لەگەڵ ڕۆژئاوادا و هەروەهاش بەرژەوەندەکانی لەگەڵ رووسیادا. ئەمەش بەشێکە لە هاوپەیمانیکردنی گشتی لە سیاسەتی دەرەوەی تورکیادا. پێم وایە ڕواینەکانی بڕۆکسل یان بەرلین یان واشنگتن وەهان ئەوەی تورکیا دەیکات بژاردەیەکی خراپە لە کاتێکدا بۆتە دیفاکتۆیەک و دەشبێت هەر یەکێک لەو پایتەختانە سەر و سەودای لەگەڵدا بکات. ئەمەش لەوانەیە بیان خاتە بەردەم ئەو بیرکردنەوەی بگوترێت دەشێت تورکیا هاوپەیمان بێت بەڵام مەرج نییە وەک هاو بەشێک لی بڕوانرێت. ئەم جۆرە کێشانە لە زۆرێک لە پەیوەندیەکانی نێوان وڵاتاندا هەن. بۆ نمونە ئەمریکا هەندێک کێشەی هەن لەگەڵ عەرەبستانی سعودیەدا بەڵام بەردەوامیشە لە هاریکاریکردنەکان لەگەڵ سعودیەکاندا. ئەمریکا کێشەی زۆری هەیە لە پەیوەندیەکانیدا لەگەڵ تورکیادا بەڵام هەر هیچ نەبێت بۆ ئێستا هیچ هۆکارێک نابینم تا بڵێم ئەو پەیوەندیانە نامێنن بەهۆی ئەو کێشانی کە هەن. بێمە سەر دۆسەیەکی تر لە پەیوەندی بە سووریاوە بۆ نمونە. تورکیا لە سووریادا بەشێکە لە کێشە ئاڵۆزەکە یاخو بەشێکە لە چارەسەر؟ باشترە لای من بەم شێوەیە باسی بکەم. پێدەچێت ئاشکرا بێت بۆی خراپەکاران لە سووریادا شەڕەکەیان بردبێتەوە لەو ڕوانگەیەوەی هێشتاش ڕژێمەکەی ئەسەد لە دەسەڵاتدایە و پێش دەچێت بەردەوام بێ لە کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانەی پێشتر لە دەستی دابوون. ئەو هیوایانە پێشتر لەسەر شۆڕشی سووریا هەڵچەندرابوون ڕۆیان نەدا. لە پەیوەندیش بە تورکیاوە وێڕای ئەوەی پشتیوانێکی تەواوەتی بۆ هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆنی سووریا دابینی دەکرد بەڵام ئەوەتا ئێستاکە لە وتوێشدا لەگەڵ ڕژێمی سووریا و هاوڕاشە لەگەڵ ئێرانیەکاندا تا کار ئاسانی کات بۆ جێگیرکردنەوەی هێزی ڕژێمەکەی بەشار ئەسەد. هەڵبەتە ئەوەی تورکیا دەیکات لەسەر بنچینەی وەک دەڵێت نیگەرانیە ئاسایشەکانێتی. جا ئەمە بۆ ئەمریکا چۆن دەبێت یان چۆن نابێت تا ئێستاکە وەک پرسیاریشی کراوە ماوەتەوە. بەڵام بە دڵنیاییەوە بۆ یەپەگا شتێکی باش نابێت چکە ئاژبوونەوەی تورکیا لەگەڵ ڕژێمی سووریادا هەواڵێکی ناخۆش دەبێت بۆ یەپەگا. لەگەڵ هەموو ئەو هەڵوێستانەی کە پێشتر هەی بووە ڕەجەب تەیب ئەردۆغان لە سووریادا بەڵام ئێستا لە ڕێی ڕووسیاییەکانەوە دەیەوێت وەکو بڵێ بگاتە ئاشتیەک لەگەڵ ڕژێمی سووریادا. چ جۆرە ئاشتیەکی ناودەنی؟ From Turkey's perspective, the consolidation of the Assadist regime is
بۆ تورکیا ئاشبوونەوە لەگەڵ ڕژێمی ئەسەددا دانپیادانانە بە شکستەکانی خۆیدا و لەو سیاسەتانەی لەسەر هەڵدانی بەهاری عەرێبیەوە هەیبووە لە دوای ساڵی 2011ەوە. لەلایەکی دیکەشەوە جێبەجێکردنی پەیمانەکانێتی بۆ چارەسەرکردنی ئەو نیگەرانیانەی لەسەر دۆسەی پەنابەرانی سووریا هەیبوون. یانی مەبەستم لەو نیگەرانیانەیە کە حکومەتەکەی ئەردۆغان باسییان دەکات بۆ خەڵک. ئەمانە بێلەوەی دەشێت یارمەتی دەربێت بۆ چارەسەرکردنی نیگەرانی سەرەکیەکەی تووشە کە بوونی یەپەکەیە لە سووریادا. بۆ خەڵکیش لە سووریادا سەرکەوتنی بەشار ئەسەد وەک کارەسات دەبینێت. بەڕاستی هەر دەتوانم تەنها ئەوەندە بڵێم. دکتۆر لە ماوەی ڕابردووە وەکو پێشتریش ینی ئاماژەمان پێکرد لە ڤیددیۆکاندا وەزیری بەرگری تورکیا لە ڕووسیا بوو لەگەڵ هاوشانە سووریاییەکەی و ڕووسیاییەکەیدا کۆ دەبێتەوە و پێش دەچێت تەواوی پرسەکان لەسەر پرسی کورد بن. ئەم پەیوەندیە سێقۆڵیە چۆن یاخود بە چ جۆرە کاریگەری دەبێت بەسەر کورد لە سووریاوە و بە تایبەتی بەسەر بەڕێبەرایەتی خۆسەریەوە؟ I mean, I am entirely pessimistic about the Kurdish position. بەڕاستی لە ئێستادا سەبارەت بە ڕەوشی کورد لە سووریادا گەشتبین نیم. پێدەچێت هەندێک لە بەردانواندن بکرێت یان بهێنرێتە ئاراوە لە نێوان رووسیا و حکومەتی سووریا و هەروەها ئەنکەرەدا. ئەگەر ئەوە هەشکرا ئەوە تەنها زیانی بۆ پێگەی یەبەگە دەبێت لە ناوچەکانی باکووری سووریادا. پێم وانە ئەو لێدوان و ڕاگەندراوانی ئەمریکا یان فەڕەنسا بۆ پشتیوانیکردن جیاوازێکی ئەوتۆ دروست کرد ئەگەر ئەو سێ وڵاتی تر رووسیا و سووریا و تورکیا گەیشتنە ڕێکەوتنێک. دکتۆر ئاواد من دەگەڕێمەوە بۆلات و دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. نارەوانەی کە باسمان کردن تورکیا سەرێشەیەکی گەورەیشی بۆ هاوپەیمانەتی ناتۆ دروست کردووە. بۆ نمونە کاتێ دەست دەکا بە کڕینی موشکی جۆری S-400 لە رووسیا و هەروەهاش کاتێکیش دەبێتە تەگەرەی سەرەکی لە بەردەم ئەندامێتی هەردوو وڵاتی سوید و فینلاند لە هاوپەیمانەتی ناتۆدا. Ortada belge var. Bunun uygulanması lazım. Henüz daha o noktanın ڕێکەوتنێک هەیە و پێویستە جێبەجێ بکرێت. تەنانەت نیوەشی جێبەجێ نەکراوە و هێشتا لە سەرەتاداین. هەندێک هەنگاوی ئەرێنی نراون بەڵام هێشتا بەلای ئێمە و بۆ خەڵکی ئێمە کە حکومەتیان هەڵبژاردووە کەمن. لێرەدا کێ دوا قسەی هەیە. پێویستە ئەو هەنگاوانە بنرێن کە دڵنیایی دەدات بە ئەنجومەنی باڵای نیشتیمانی تورکیا واتە پەرلەمانی نوێنەری خەڵک. ئەنکەران کوڵی ناکا لەوەی هەنگاو نراون بۆ جێبەجێکردنی بەندەکانی ئەو پەیمان نامە و یاداشتە سێ قۆڵیانەی لە نێوان تورکیا و سوید و فینلاند مۆرکراون. Böyle mücadelede de somut işbirliğini görmemiz gerekiyor. پێویستمان بە هاوکاری کۆنکرێتی هەیە لە شەڕی دژی تێرۆریزمدا. دانوستاندنی نێوان تورکیا و سوید بە شێوەیەکی ئەرێنیانە بەردەوامە بەڵام ڕووداوەکەی ئەم دواییە بۆ ڕەتکردنەوەی بەدەستەوە دانی بەداخەوە ڕەوشەکەی ژەهراوی کرد. وڵاتی سوید وەک گەورەکار بەدەستانی ئەم وڵاتانە دەڵێن ژمارە هەنگاوی ناوە بۆ گۆڕینی دەستور و هەروەها یاساکانیش لە وڵاتەکەدا کە دەشێت لە بەرژەوەندی تورکیا بن. گۆڕانکاریمان لە دەستورە ئەبێت و یاسای نوێژدا ئەنین. گۆڕان لە دەستوردا واتە پروپاگەندەکردن بۆ جموجۆڵ تیرۆریستیەکان بە شێوەیەکی بەرفراوانتر بە تاواندا ئەنرێت لە وڵاتەکەماندا. سەبارەت بە یاسای نوێژ بە هەر شێوەیەک پشتیوانی لە تیرۆریزم بکرێت یان هێزێک بدرێتە جموجۆڵە تیرۆریستیەکان بۆ نمونە لە پەیوەندی بە جموجۆڵەکانی پەکەکەوە لەسەر خاکی سوید هەر بە تاواندا ئەنرێت. ئێمە کاری خۆمانەکەین لە پەیوەندی بەڕێکەوتنەکەەوە. بەڵام ئایا ئەوروپا هەر لەو گۆشەنیگایەوە دەڕوانێتە تورکیا؟ بێگومان نا، چونکە کۆمەڵێک دۆسەی تری گەورە و گرنگان بۆ ئەوروپاییەکان کە پێویستە لەسەر تورکیا بایەخیان پێ بدا وەک هەڵبژاردننی ئازاد و ڕەوا. ئەوروپا ئاگاهی دەدات و تورکیاش دەڵێ ئەو ئاگاهیدانە لە جێی خۆیدا نییە. قسەمان لەسەر مافەکان کرد، مافەکانی ژنان و هەروەها ڕووداوەکانی ئەم دواییە لە ئەستەمبول ڕوویاندا. قسەمان لەسەر دەسەڵاتێکی بێلاینەی دادوەری کرد و هەروەهاش ئازادی ڕاگەاندن کە بەهای گەورەیان هەیە لای ئێمە و هەبوونی سەروەری یاسا.
بەپێی راپۆرتی کۆمیسیۆنی ئەوروپا دەسەڵاتێکی سربەخۆیی دادوەری نییە لە تورکیادا. ئێمە سەرنجێکی زۆر دەدەینە ئەم بابەتە و لە 2023دا لە ساڵیادی 100 خۆیدا کۆماری تورکیا هەڵبژاردن دەکات کە پێویستە ڕنگدانەوەی متمانە و بژاردەی خەڵق بێت. ڕاستگۆ بم ئەو ئاگاهیدانە لەسەر هەڵبژاردننی داهاتوومان پێم سیر بوو. هەڵبژاردن لە تورکیا هەمیشە دیموکراتیانە و ڕوون و ئاشکراشە. چاودێرانی متمانە پێکراوی نێونەتەوەیی و ئەنجومنی پەرلەمانتارانی ئەوروپاش بەردەوام چاودێری هەڵبژاردنەکانمان دەکەن. هەمیشە هەڵسەنگاندنیشان بۆ کردووە. شتیش هەیە لە ئەڵمانیاش ڕوودەدات لە وڵاتی تری ئەوروپاش و ئەمانە ئاسایین لە پرۆسەی هەڵبژاردندا. وەک بارێکی گشتی هەمیشە حکومت بەدەنگی خەڵک بووە، بژاردەی خەڵک بووە. دکتۆر هاوارد بە لە دۆسەی ناتۆ دەست پێ بکەین ئەگەر بێت و تورکیا سوور بوو لەسەر هەڵوێستەکەی خۆی وە نەیتوانی ینی ئەو داوانەی خۆی بسەپێنێ بەسەر فینلاند و بەسەر وڵاتی سوئیدا وە ڕێگر بوو لەوەی کە ئەو دوو وڵاتە ببنە ئەندامی ناتۆ. بەڕای تۆ ئەوروپاییەکان چ جۆرە هەڵوێستێکیان دەبێ لەم سەر وەختە هەستیارەدا کە مەترسیەکانی رووسیا ئێجگار زۆر بووە بۆ سەر ئەوروپا. So my expectation is that Turkey is not going to accept. ئەوەی من پێشبینی دەکەم ئەوەیە تورکیا ڕێگە نادات هەردوو وڵاتی سوید و فنلەندا ببنە ئەندام لە ناتۆدا تا ئەو کاتی هەڵبژاردن دەکرێت لە تورکیادا کەوەها چاوەڕوان دەکرێت لە مانگی 6دا ئەو هەڵبژاردنە بکرێت. جا تا ئەو کاتە دانوستانەکان بەردەوام دەبن. بۆچی؟ چونکە نمایشێکی زۆر باشە بۆ حکومەتی تورکیا کە نیشانی ڕایگشتی و دەنگدەرانی وڵاتەکەی بدات بە توندی بەرەنگاری خواستی وڵاتانی ڕۆژئاوا دەبێتەوە. ئەگەر لە مەودای درێژخانیشدا تورکیا ئەندامێتی ئەو دوو وڵاتە لە ناتۆ ڕەت بکاتەوە ئەوە هەڵەیەکی گەورە دەکات. لەوانەیە ئەو ڕەتکردنەوەی ببێتە مای ئەوەی هاوپەیمانەتی ناتۆ بە پەیڕە و دامەزراوەکانی خۆی دابچێتەوە، چونکە لەناو ئەندامەکانی دیکەی ناتۆدا خواستێکی بەهێز هەیە بۆ ئەندامێتی سوید و فنلەند. بەڵام وەک گوتم لەو بڕوایەدا هیچ شتێک ڕوو نادات تا دوای هەڵبژاردنەکان. جا ئەگەر ئۆپۆزیسیۆن لە هەڵبژاردندا سەر بکەوێت ئەوە ئەو دوو وڵاتی ئەوروپا بە خێرایی دەبنە ئەندامی ناتۆ. زۆر خێراتر لەوەی ئەگەر ئاکەپا هەڵبژاردن بباتەوە کە دەشێت دووها بکەوێت. بێگومان نابێت ئەومان لەبیر بچێت هۆکاری گونجاو و باشی شەن تا هەردوو وڵاتی فنلەند و سوید ببنە ئەندامی ناتۆ و وێڕای ئەو جیاوازیانەی لە نێوان ئەنکەرە و ئەندامانی دیکەی ناتۆدا هەن. بەڵێ دکتۆر تۆ ئەم دۆسەیە ئەندامێتی سوید و فینلاند لە ناتۆدا دەبەستیتەوە بە هەڵبژاردنەوە لە تورکیادا. ینی مەبەستەکەت لەوەیە کە پێم بڵێ ئەردۆغان دێ بگاتە سەودایەک ئەم دۆسەیە وەکو کارتێکی فشار بەسەر ڕۆژاواوە بەکاربێنێ تا سەرکەوتنی لە هەڵبژاردنەکاندا مسۆگەر بێ یا چۆن؟ I don't think that he's looking to the West for a guarantee of staying in. نا پێم وانە چاوی لە متمانی وڵاتانی ڕۆژئاوا بێت بۆ سەرکەوتن لە هەڵبژاردندا، چونکە بزوێنەری ئەو هەڵبژاردنە بابەتێکی تا بڵی ناوخۆییە. پێم وایە ڕاوەستانی حکومەتی تورکیا لە بەرامبەر جیهانی ڕۆژئاوا شتێکی خوازراوە و لە ناو دەنگدەرانی وڵاتەکەدا. لەبەرەوە بەکارهێنانەکەی ئەردۆغان لە پێناو دەستکەوتدا نییە لە وڵاتانی ڕۆژئاوا یان دژ بە سوید و فنلەندا بێت. هێندەی ئەوەی دەیەوێت لە ناو ڕایگشتیدا وەهانی شانی بدات دەتوانێت لە بەرامبەر وڵاتانی ڕۆژئاوادا ڕابوەستێت. ئەمەش وەک گوتم لە ناو ڕایگشتی تورکیادا بە هەڵوێستەیەکی ئەرێنیدا دەنرێت. تورکیا توانێت بەم سیاسەتانی هەتا ئێستای خۆیەوە بەردەوام بێ بەتابەتی گوێمان لێبوو ئەوروپاییەکان نیگەرانیەکی زۆریان هەیە بەرامبەر تەنانەت سیاسەتە ناوخۆیەکانی تورکیاش. I do. I think that if he, I think that بڵێ لەو بڕوایەدام و پێشم وایە لە ئێستاوە تا کاتی هەڵبژاردنەکە ڕەوشی ناوخۆی تووشیا بەرەو خراپتە دەڕوات. سەرکوتکردنی کەمایەتیەکان و بەکارهێنانی زمانی لەشکریانە و کۆتوبەندکردنی جموجۆڵی جودابیران و هەموو ئەو جۆرەشتانە بەردەوام دەبن تا کاتی هەڵبژاردن. ئەگەر ئۆپۆزیسیۆن لە تورکیا بتوانێت هەڵبژاردن بباتەوە ئەوە دەشێت هەنگاوی نوێ بنرێت تا بزانرێت بەڕێوەبەرایەتێکی نوێ هەیە و دەیەوێت ڕەوشەکە بگەڕێنەوە بۆ بارودۆخەکەی پێشوو لەگەڵ ئەوەشدا لەسەر وەختی پێشوودا گێرمە و کێشە هەبوون، بەڵام زۆر باشتر بۆ لەم ڕەوشەی کە ئێستا لە ئارادایە. ئەگەر حکومەتەکەی ئەردۆغان بتوانێت هەڵبژاردن بباتەوە ئەوە ڕەوشەکە دەکەوێتە سەر سروشتی بردنەوەکە.
ئەگەر سەرکەوتنەکە بۆ ئاکەپە بێت و بتوانێت بەتەنیا حکومەتی نوێ پێک بهێنێت ئەوە لەوانەیە چنگی خۆی زیاتر لە دەسەڵات گیر بکات. بەڵام ئەگەر سەرکەوتنەکە وەها بوو کە بگوترێت ئاکەپا بە زۆر هەڵبژارنی بردوتەوە ئەوە بە دوور نازانرێت قەیرانی گەورە دروست بێت. پێم وایە ساڵی 2023 لە تورکیادا ساڵێکی زۆر قورس دەبێت بۆ دیموکراتی و کۆمەڵگەی مەدەنی لە تورکیادا. زۆر کەس دەپرسێ دەبێت 2023 بۆ ئەردۆغان لەلایەک و بۆ ئۆپۆزیسیۆنەکان لەلایەکی تر چمانایەکی هەبێ ئەو سەختەی کە باسیەکەی بۆ هەردوو لایە. I think it's really going to be tough for everyone. Turkey's economy is in crisis. I think that بەڕاستی پێم وایە ساڵێکی زۆر قورستریش دەبێت بۆ هەردوو بەرەکە. ئابووری تورکیا لە قەیراندایە و وەک دەشزانیت تا ئەندازێک ڕۆژی ئابووری گرنگە لە سیاسەتکردندا. لە ئێستادا پێگەی سیاسی ئەردۆغان لە لاوااسترین ڕەوشیدایە بە بەراورد لەگە ساڵانی پێشوودا. جا بۆ ئەو پێگەی سەرۆکی تورکیا بەڵێ ساڵێکی قورس دەبێت و هەڵبژاردنیش ئاسان نابێت بۆی. بۆ ئۆپۆزیسیۆنیش ساڵێکی قورس دەبێت هەڵبژاردنیش گرنگە بۆ ئۆپۆزیسیۆنەکان چونکە ئەگەر ئەم ساڵ هەڵبژاردن نەبنەوە ئەوە دەبێتە ئاماژە بەوەی دیموکراتی لە وڵاتەدا دەکەوێتە قەیرانێکی قوڵترەوە و بەمانەی زیاتر بوون و فراوانکردنی هەڵمەتەکانی سەرکوتکردن دێت بەمانەی تێکشکاندنی دامەزراوە دیموکراتیەکانی تورکیایە و هەروەهاش دەبێتە مای لاوازی زیاتری ئۆپۆزیسیۆنەکان. ئەم هەڵبژاردنەی مانگی 6 دەبێتە تاقیکردنەوەیکی ڕاستەقینەی ئایندەی تورکیا جا ئاڕاستەکەی بە هەر شێوەیەک بێت. ئەو بڕوایم لەلا ناگۆڕێت کە قورس دەبێت بۆ هەموو لایەک. بڕیارە لە مانگی 6 ئەم ساڵدا لە تورکیا هەڵبژاردن بکرێ. ژمارەی ڕوودا و هەنجەی سەرنجێکی زۆرن وەک بڕیاری زیندانیکردنی شارەوانی ئەستەمبول کە سەرۆکی تورکیا دەڵێ دۆسەیەکی یاسایی بووە نەک سیاسی. Geçtiğimiz hafta hakimlere hakaret iddiasıyla کەسێک لە ماوەی ڕابردوودا لە دادگا سزادراوە گوایە سوکایەتی بە دادوەران کردووە نەک لەبەر هۆکاری سیاسی بەڵکو بەهۆی ڕەفتاری خۆیەوە کە بەسە بۆ نیشاندانی بێزراوی لایەنەکەی و ئەو جۆرە هەڵوێستانەی لەسەر ئەم بابەتە نیشانی دەدات. بەڵام شارەوانی ئەستەمبول جەخت دەکاتەوە لەوەی بە هەموو پێوانەیەک ئەو دۆسەیە سیاسی بووە و پەیوەندیکی ڕاستەخۆشی هەیە باڵبژاردنەکانی مانگی 6 داهاتووەوە. onlar sizin seçtiğiniz belediye başkanını görevden alıp hapsetmek için ئاکەپا فرمانی گوناهبارکردێکی دا و دادگاش بڕیاری داوە تا شارەوانێک لە زیندانی بنێت کە خەڵک دەنگی پیاوە و دەشیانەوێت زیندان بکرێن. بێلەوەش ئاکەپە زانی بووی دادوەری ئەو دادگایە ئەو بڕیارە نادات هەر بۆیە دووریان خستەوە و دادوەرێکی تریان هێنا و بڕیارەکەیدا. ئەم جۆرە کێشانەی بەرلاڵ بژاردن هەر تەنها لە نێوان ئاکەپە و جەهەپەدا نییە بەڵکو لەگەڵ کوردیشدا هەیە. ئاکەپە و مەهەپە دەستیان کردووە بە هەوڵەکانی خۆیان تا هەدەپە لە تورکیادا قەدەغە بکرێ وەک دەگوترێ تا نەتوانێت لە هەڵبژاردنەکانی مانگی 6دا بەشداری بکات. Şu anda siyasi iktidar partiyi kapatma, Kürtleri işlevsiz hale getirmek için لە ئێستادا ئەکەپە و مەهەپە دەسەڵاتدارانی سیاسی هەرچیەک لە توانیاندا بێت دەیکەن بۆ قەدەغەکردنی هەدەپە تا کورد بێبەش بکەن. بەدڵنیایی حکومەت بەرنامەی هەیە بۆ قەدەغەکردنی هەدەپە. ئێمەش باری ئاگاهیمان وەرگرتووە. لایەنی ئەلتەرناتیڤمان هەیە کە بە بژاردەی یەکەم و دووهەم و سێهەمیش دایدەنین و ئەگەر هەدەپە قەدەغە بکرێت ئەوە درێژە بە ڕێبازەکەمان نەدەین لە لایەنێکی تردا. لەگەڵ هەر هێرشێکی لەشکری تورکیا جا بۆ سەر عێراق بوو بێ یان بۆ سەر باکووری سووریا دەست بەجێ دەگوترا ئامانج لەو کردە لەشکریانە جوڵاندنی هەستی نەتەوەییە لە تورکیادا بە مەبەستی کۆکردنەوەی دەنگ لە هەڵبژاردنەکاندا. بەڵام وەک دەگوترێ پێناچێت بۆ لەمە دوا بۆ شێوەیە بێ. Savaşın bu anlamda oraya taşınması لێرە خەڵک زۆر هەستیارترن بە بەراورد لەگەڵ ڕابردوودا لە بەرامبەر شەڕی ئەو دوو سنوورەکانەوە لە بەرامبەر کوشتنی خەڵک و هەر کردەیەکی لەشکری لەوێ بکرێت و وەها سەیرەکرێ ئەو کردە لەشکریە لێرە لە دیاربەکر و شرناخ و ماردین کرابێت. تا ئێستاشی لەگەڵدا بێت دەسەڵاتدارانی تورکیادا نانێن بەوەی لە تورکیادا کێشەیەک هەیە بە ناوی کێشەی کوردەوە هەرچەندە پێشتر خودی سەرۆکی ئێستای تورکیا لە پەرلەمانی وڵاتەکەدا جەختی دەکردەوە لەوەی
دەبێت کێشەی کورد لە تورکیادا بە ئاشتیانە چارەسەر بکرێ. Türkiye'de hiçbir zaman هەرگیز لە تورکیادا شتێ نەبوو بە ناوی کێشەی کوردەوە. لە دیاربەکری شتی ئاوهانیە دانیشتوانی دیاربەکر هاوڵاتیانی کوردی ئێمە لە دیاربەکر بیرکردنەوەیکی دروستیان هەیە و لەگەڵ کۆماری تورکیادان و لێرە ژیانێکی ئاشتیانەی بێکێشیان هەیە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دکتۆر هاوارد با لە دۆسەی کوردەوە لە تورکیا ئەم بەشەمان دەست پێ بکەین. ینی پێشتر نقۆڵەیەکی زۆر لەوە دەکراکە کوردی کێشەیەکی نییە لە تورکیادا، دواترەوە بوو لە سەرەتای ساڵانی 20ەکاندا بینیمان ئەردۆغان لە پەرلەمانی تورکیادا چۆن جەختی لەوە دەکردەوە کە بەڵێ کێشەیەگەیە پێی دەڵێن کێشەی کوردوە دەبێت چارەسەر بکرێ. دیسانەوە ئەم گوتارە دەستی پێکردەوە کە نکۆڵی دەکرێت لە کێشەی کورد لە تورکیادا ئەم نکۆڵیکردنە چی یارمەتیەکی ئەردۆغانەدا؟ جا لە ڕاستیدا سەبارەت بەو دۆسیە و بۆ جۆرە گوتارانە ئەمانە شتێکی نوێنین لە تورکیادا. ئەردۆغان ڕوانینێکی وەک خۆی باسی دەکات جیهانیانەی هەیە لەسەر ناسنامەی تورکیا بە بەراورد لەگەڵ ئەوەی بتوانرێت باسی دۆسی کورد بکرێت. بێ لەوەش ئەوەشمان لێ بینیوە لە ڕاستەوە نەتەوە پەرستەکانی تورک ڕاستەوترە و نەتەوە پەرستریشە ئەوەی دەیکات زیاتر لە سۆنگەی هۆکارە ئایدۆلۆژیەکانی ئەوەیەتی وەک لەوەی بگەڕێتەوە بۆ پرەنسیپی هۆکارە سیاسیەکان. هاوپەیمانەتیەکەی ئەردۆغان لەگەڵ مەهەپەدا زۆر تۆکمەیە و هەروەها بەشێکی گرنگ و بنەڕەتیشە بۆ بەرەو پێشوونی ئاکەپە و بەمبەستی زیان لێدانیشە لە سیاسەتی ناسنامەی کورد لە تورکیادا. ئێستاش بە دووری نازانم ئەردۆغان هەوڵ بدات لە کورد نزیک ببێتەوە لەبەر هۆکاری هەلپەرستانی سیاسی. پێم وایە ئەوەی بە سنوورێک دایناوە تا بیدات بە کورد زۆر ئاشکرایە، چونکە گوتارەکەی دەچێتەوە سەر هەمان گوتاری نەتەوە پەرستەکانی تورکیا و زیاتر وەک ئەوان ڕەفتار دەکات و ئەوانیشی زیاتر بەلاوە گرنگە وەک لە کورد. جا ئێستاش ئاوەهایە و جیاواز لەو بڕوایی خەڵک بە گوتارەکانی ئەردۆغان هەیبوو لە ساڵی 2010دا. کێ دۆستی کوردە لە تورکیادا؟ کەس هەیە یاە خولایەنێکەیە کە بگوتێت بەڵێ ئەو لایەنە دۆستی کوردە و دەبێتە هاوپەیمانی کورد یاخو یارمەتی دەردەبێ بۆ کورد؟ ئەمە پرسیار و بابەتێکی ئاڵۆزیشە. پێم وایە ڕێگەی جیاوازان بۆ دەربڕینی ناسنامەی کوردی و قبولکردنیشی بە ئاسانی لە ڕاستیدا تا ئەو بابەتانە هەبن کە لایەنە کوردیەکان یا سیاسەتمەدارانی کورد باسی لێ بکەن وەک هەبوونی حکومەتێکی خۆجێی و حکومەتی نامەرکەزی ئەوە لەگەڵ هەستی گشتی تورکدا پێکدا دەدەن و دۆسەی جودایی خوازی دێنێتە ئاراوە. دەزانی سەروەختێک هەبوو لایەنە سیاسیەکانی کورد و لایەنە سەرشیەکانی دیکەی تورکیاش هاوکاریکی باش هەبوو لە نێوانیاندا بۆ لەمە دواش ئەم بابەتە دەکەوێتە سەر ئەوەی سیاسەتکردنەکە چۆن دەخوێندرێتەوە و بە چه ئاقارێکیشدا دەڕوات. سەبارەت بە ئۆپۆزیسیۆنەکان لە تورکیادا هەر هەمویان گوتاریان هەیە دژی حکوومەتەکەی ئەردۆغان و خودی ئەردۆغان و تەنانەت دژی یاخودنا کۆگ لەگەڵ ئاکەپەدا. بەڵام بەڕای تۆ ئۆپۆزیسیۆنەکان توانای ئەویان هەیە هەر هەموو بەیەکەوە کۆ ببنەوە و یەک کاندیدیان هەبێ بۆ سەرۆکایەتی تورکیا لەم ساڵی 2023دا. جا لە ئێستادا هاوپەیمانەتی ئۆپۆزیسیۆن جودایە لە هەدەپە و وەک دەبینین جیاوازی هەیە لە نێوانیاندا. ئەمە یەکێکیان. بەڕاستی من گومانم هەیە لەوەی ئۆپۆزیسیۆنەکان بتوانن پێکەوە لە دەوری یەک کاندید کۆ ببنەوە، هەرچەندە پێویستە لەبەر هیچ شتێک نەبێت لەبەر ڕزگاربوونی خۆیان ئەو کارە بکەن. جا ئیتر ئەگەر کاندیدێکە بێت باشترین کاندیدیان ئەو کاندیدەی لە هەمان زیاتر دەرفەتی سەرکەوتنی هەبێت. لێرەدا بابەتێکی دیکە هەیە. ئەگەر هاوپەیمانەتی ئۆپۆزیسیۆن هەڵبژاردن بباتەوە ئایا چەندێک دەتوانێت درێژە بۆ هاوپەیمانێتە بدات، چونکە تەنها شتێک پێکیانەوە دەبەستێتەوە لەسەریشی هاو هەڵوێستن بەرەنگاربوونەوەی ئەردۆغانە. من نامەوێت گرە و لەسەر سەرکەوتنی ئۆپۆزیسیۆن بکەم لەم هەڵبژاردنەدا، بەڵام ئەگەریش سەر بکەوێت ئەوە ئەنجامەکەی پێکەنانی حکومەتێکی زۆر ناجێگیر دەبێت. دکتۆر هاوارد دەگەڕێمەوە بۆلات دەچینە دوا بەشی بەرنامەکەمان.
ڕەوشی ئابووری تورکیا ڕەوشێکی خراپ و ناجێگیرە نرخی دراوی تورکیا بە شێوەیەکی بەرچاودا بەزیوە بەڵام لەگەڵەوەشدا سەرۆکی تورکیا دەڵێ لەم چە ساڵی ڕابردوودا توانراوە دەستکەوتی گەورەی ئابووری بهێنرێتە ئاراوە. Hatırlarsanız bundan 12 yıl önce ئەگەر 12 ساڵ لەمەوە بەرتانلەیەک بێت کاتێک بەرامبەر وڵاتمان وەستاین باسمان لە ئامانجەکانمان دەکرد بۆ 2023 هەندێک کەس بە عەقڵی سووکی خۆیان گاڵتەیان پێدەکردین لەگەڵ تێپەڕبوونی ساڵەکاندا و لەگەڵ هەوڵ و تێکۆشانماندا ئامانجەکانمان یەک لە دوای یەکاتونەتە دی و گەشتونەتە ئەم ڕۆژەی ئێستامان لەگەڵ ئێوەدا گەشتوونەتە ئێرە. ئەردۆغان جەخت دەکاتەوە لەوەی پلان و بەرنامە ڕێژی ئابوووریەکەی حکوومەتەکەی سەرکەوتوو بووە و پەیمانیش دەدا بەوەی لەم ساڵدا کرێی کارکردن بۆ کارگوزارانی تورکیا بەرز بکاتەوە. ülkemizi faiz, kur ئێستا سەروەختێکی ئێستیارە و دەستمان کردووە بە چینەوەی بەری ڕەنجەکەمان لە دۆسیەکانی نرخی سوود و ئاڵوگۆڕی دراوی و هەروەها گرانیش ئێمە ڕێگەی پاراستنی ماف و پارسەنگیشمان گرتوۆتە بەر. کرێی کارکردن لە 2023 زیاد دەکرێت و بەو پێی لەسەر ڕێکەوتوین و دەبێتە 8500 لیرە. هەر چۆنێک بێ لای خەڵک بە گشتی هەر تەنها داواکاری ئابووریان نییە بەڵکو داوای تریشیان هەیە کە گرنگە بەلایەنەوە لەوانە ئازادیە سیڤیلیەکان و هەروەهاش سەروەری یاسا. iradesinin sorgulanması bu kadar kolay olmamalı. ناکرێت هەروە بەسانایی گومان بخرێتە سەرخواستی خەڵک جا لە هەر بوارێکدا بێت نابێت بڕیار لەسەر بنچینەی داوای تەنها یەک کەس بدرێت و ئەگەر دەرفەت هەیە بۆ بژاردەکان بۆ هەڵبژاردنیش کاتێک ئەو خەڵقە دەنگ دەدەن ئەوە پێم وایە نابێت هیچ شتێکی تر جێی بگرێتەوە تەنها لەبەر ئەوەی تاکە کەسێک ئەمویان ئەو شتەی دەوێت. adalet halkın her kesimine مافەکان و دادوەری پێویستن بۆ هەموو کەسێک ئەگەر ئەمڕۆ سەروەری یاسان بوێت ئەوە بۆ سبەینێ بۆ تۆش دەبێت زەوتکردنی مافی خەڵک شتێکی باش نییە. دکتۆر ئاوەرد خەڵک لە تورکیا کامیانیان زیاتر بەلاوە گرنگە ئەو دۆسیانەی کە ئەردۆغان وەکو دۆسی ئابووری باسییان دەکا یاخو ئەو ئازادیە سیڤیلیانەی کە خەڵک لە تورکیادا داوای دەکا کامیان گرنگترە و کامیان کاریگەری زیاتریی دەبێ بەسەر دەنگدان لە مانگی شەشدا. For the purposes of elections, the economy is clearly the issue. The people who لە پەیوەندی بە هەڵبژاردنەوە دۆسی ئابووری بەڕاستی گرنگە ئەوانەش کە نیگەرانێکی گەوریان هەیە لەسەر تۆمارەکانی ئەردۆغان بۆ مافەکانی مرۆڤ و مافە سیڤیلیەکان و دۆسەی ئیسلامۆفۆبیا و ئەو بابەتانە ئەوانە بڕیاری خۆیان داوە دەنگ بە ئۆپۆزیسیۆن بدەن لێرەدا دۆسی ئابووری دەبێتە فاکتەری سەرەکی ئەمەش زۆر ئاساییە چونکە سیاست لە هەموو شوێنێکدا هەر ئاوە هەیە بۆ هەڵبژاردنەکەی ئەم ساڵ ئەم قەیرانە ئابووری کە هەیە دەرفەتێکی داوە بە ئۆپۆزیسیۆن لە هەمان کاتیشدا تا ڕۆژی هەڵبژاردن ئەردۆغان و حکومەتی تورکیا لە هەوڵی هەنگاوناندان وەک فراوانکردنی پشتیوانی گشتی بۆ خێزانە کەم دەرامەتەکان لە ڕێی بەرزکردنەوەی کرێی کارکردنەوە هەڵبەت ئەمانش بەهۆی کاروبارەکانیەوە لەگەڵ رووسیا وڵاتانی کەنداودا بە ملیارەها دۆلاری بردوۆتە ناو تورکیاوە و ئیتر دەیەوێت لە ڕێی ئەو داهاتانەوە نیگەرانیەکانی دەنگدەران چارەسەر بکات تا دەنگی زیاتر بەدەست بهێنێت لە هەڵبژاردنەکاندا نەک ئەوەی سەقامگیرێکی جێگیری درێژخانی ئابووری بێنێتە ئاراوە بۆ هاوڵاتیانی تورکیا. جۆراوە دوا پرسیارم لەم بەرنامەیەدا پێ وایە ڕەجەب ئەردۆغان لە ئێستاوە تا کاتی هەڵبژاردن بتوانێت هەر هیچ نەمێن نیوەی ئەو بژاردنەوەی کە لە سەرەتای ساڵانی 2000ەکاندا هێنایە ئاراوە لە تورکیادا لە ئابووری تورکیادا دروستی بکات تا جارێکی تر متمانەی دەنگدەران بەدەست بێنێتەوە. بەدڵنیاییەوە ئەوەی ئێستا ئەردۆغان دەیکات ڕوونگەرایی تیادا نییە و یارمەتی دەریژ نییە لە بەردەم بژاردە ئابووریەکاندا بەو شێوەی لە سەرەتای ساڵانی 2000ەکاندا حکومەتی تورکیای ئەو کاتە دەیکرد سەرۆکی تورکیا دەیەوێت چارەسەرێک بکات بۆ مەودایەکی کوردخایەن لە ڕێی میکانیزمەکانی تەنها بۆ مەودای کورد بەکاردەهێنرێن چونکە ئەوە تا ڕەوشی ئابووری تورکیا زۆر ناتەندروستە و پێشم وانی ئەردۆغان هیچ خواستێکی هەبێت بۆ چارەسەرکردنیی درێژخایانی ئەو کێشانەی کە هەن لە ڕووی سیاسی و ئەردۆغان پێویستی بەوە نییە بەڵکو پێدەچێت هەر پێویستی بۆ بێت تەنها خەڵک دڵخۆشکات تا کاتی هەڵبژاردن و واتە تا 6 مانگی دیکە ئامانجەکەی ئەردۆغان ئەوە نییە تورکیاکەی 15 ساڵ لەمەوبەر بێنێتە ئاراوە بەڵکو ئامانجەکەی تەنها بۆ بەڕێکردنی هەڵبژاردنە. دکتۆر ئاوەرد زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سپاس و پێزانینم.
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆیشەم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ.